شەرمەکە لە وڵاتێکا بی سەرکردەکەت موچە نەدا، حکوومەتەکەت موچە نەدا، لەگەڵ ئەوەشا کە نایدابی کا بە خەتای کەسێکی تری خۆی لێ دەرباسکە. لە هەمان کاتا ئێمە هەموو دڵنیاین داهات هەیە، ئەگەر زۆر قەیران بێ بەڵام بۆ موچە قەیران نییە، چونکە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت دەفرۆشرێ. داهاتی گومرگ، داهاتی ناوخۆ، داهاتی ڕسومات، ئەمە زۆری زیاد لە موچە 50 ڕۆژە، یعنی هەمووی داوەتەوە بە قەرزە. یعنی ئەو کەسە کە من خۆم فەرمانبەرم لەوە چی ئەمڕۆیا بەیانی وەریگرم بەشی چیەکە دوای 50 ڕۆژ بەشی چیەکە لە هەمان کاتا ساڵی 2023 9 مانگ بوو بە چڕ و یعنی بڕۆیتەوە چی پێش هەموو شتێ چی وەڵامی خوا بیتەوە. ئێمە تاوس کاتە بەرداوام بین کە داواکارەکانمان جێبەجێکرێن هەڵبەت بەداخۆ ینی داواکاری لەگەڵ چیاکە ینی ئەم دەسەڵاتە بۆ ئێمەژۆ بە عیبەکە داوایان لەکەین ینی ئەکرێ بۆ منە میکانیزمەکە بگۆڕین یا بڵێن بڕۆن ئێوە بڕۆن با دەسەڵاتێکی نوێ بێت ئەوان ئاقیبەتی ئەمە بدۆزنەوە ینی چیمان بەسەر